لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوشحال لواني 236 لواني كان تفسير القرآن بيروز بما خزمتان بس رزامندي خواهي قولي وهوادان أوي آزي سودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. فنادته الملائكة وهو قائم يصلي في المحراب أن الله يبشرك بيحيى مصدقا بكلمة من الله وسيدا وحصورا ونبيا من الصالحين. بەڵێ خۆشەویستان، کاتێکە لەوانەیە ڕابردوو باسمان کرد کە لە ئاەتی ڕابردوو پێشی ئەو ئاەتە خوای گەورە باسی لەوە کرد کاتێکەوە زەکەریا عەلەیهی سەڵات وەسەلام سەرپەرشتی لەسەر مەریەم دەکرد لە بەیت المەقدس. هەر کاتێک دەچووە میحرابەکەی دەیدی ڕزقێک ئامادەیەکەوە ئەو ڕزقە ئەو نەیهێنا و غەیری ویش کەسێک ناستە ژوورێ لە بۆی بە لێی دەپرسی ئەو ڕزقەت لە چێ بوو؟ ئەویشیان لە وەڵامدا دەیفەرموو هو من عند الله، لای الله سبحانه وتعالى. ئیتر لەو کاتەدا هونالکە دعا زەکەریا ربه. ئیتر لەوێدا زەکەریا دوعا دەکا و لە خوای گەورە دەپاڕێتەوە کەوە نەوە و زوڕیەتێکی چاک و پاچی پێ ببەخشی. فنادته الملائكة فاکە فای تعقیبیەکەوە بەڵگەیە لەسەر سرعەت و خێرایی وەڵامدانەوەی خوای گەورە سبحانه وتعالى. فنادته الملائكة وهو قائم يصلي في المحراب. مەلائکەت بانجی زەکەریا دەکەن لە کاتێکدا کە ئەویان لە ناو میحرابەکەیدا خەریکی نوێژکردنە أن الله يبشرك بيحيى، کە بەبێ گومان الله سبحانه وتعالى مژدەت پێدەدا بە منداڵێک کەوا ناویشی یەحیایە، ناوکەس لەلایەن خوای گەورەوەی سبحانه وتعالى. مصدقا بكلمة من الله. أو يحيى چەند صفتێکی هەیە عليه الصلاة والسلام. مصدقا بكلمة من الله کەواتە یحیا تەصدیقی کەلیمەیەک دەکا کە لەلایەن خوای گەورەوەیە و هەروها سەید و گەورەیە و حەسوورە و پارێزراوە و نەبیە من الصالحین، یەکێکە لە پێغەمبەران لە ڕیزی پیا و صالحان، لە ڕیزی صالحان. ئەو بە کورتیمانە ئاتکە یەکەم فەنادەته المەلائکە، مەلائکەت بانجیان کرد. لێرەدا مەلائکەت بەس جبریل بوو یاخود هەندێک لە مفەسرین دەفەرمون کۆمەڵێک لە مەلائکەت بانجیان کرد لە بەرەوەی قەزیەکە گەورەیە. ئیتر هەردوو ڕەئی هەیە. فەنادەته المەلائکەة وهو قائم، لە کاتێکدا ئەو مژدە خۆشیان پێدا کە ئەویان لە میحرابەکەیدا بوو یصلی فی المحراب، خەریکی نوێژکردن بوو. کەواتە بەڕاستی ئەو هەر لە میحراب دوعا دەکا و هەر لە میحرابیش خوای گەورە وەڵامی دات و لە کاتێکدا خەریکی نوێژکردنە. کەواتە بەڕاستی ئەسڵ وایە ئێمە خەریکی دوعا بین و یەقینمان بە دوعاکانمان هەبی کە خوای گەورە گیرایی دەکا و چاوەڕوانیش بە خوای گەورە سبحانه وتعالى لەو کاتێک کە خەریکی عیبادەتی خوای گەورە وەڵامی دوعاەکەت بداتەوە. وهو قائم يصلي في المحراب أن الله يبشرك بيحيى. الله سبحانه وتعالى بێگومان مژدەت پێدەدا بە یەحیا، مژدەت پێدەدا یوبەشرک وەکو گوتمان مژدە پێدانە. ئەو مژدەیە کەوا کاتێک کە خەبەرێک بە مقابل دەدرێتن ئەو خەبەرە دەبێتە مایەوەیەوە دڵی خۆش بکە لە نەتیجەدا ئەو دڵخۆشیە لە ڕنگ و بابڕین لە ڕنگ و ڕووی ڕنگ دەداتەوە، لە دموچاوی لە پێستی دەموچاوی لە بەشەڕەی دەموچاوی ڕنگ دەداتەوە. لەوەی پێگوترا بشارە، کەواتە خوای گەورە مزجێنیت پێدەدا، مژدەت پێدەدا بە منداڵێک کەوا ناوەکەشی لەلایەن خوای گەورە ناوی لێنرایە کەوا یەحیا، لۆ ناوی لێنرایە یەحیا. وەکو تەمان لە جێگایەک دەفەرمێن لەم نەجعل له من قبل سەمیە، لە پێشیوی هیچ کەسێک ناوی یەحیا نەبووە. سبحان الله، یەکەم کەس ئەو منداڵە بووە کەوا بە زەکەریای بەخشیە خوای گەورە ناوی لێنایە یەحیا. لۆ ناوی لێنایە یەحیا. هەندێک لە زانان دەفەرمون لە بۆی بۆ بەڵگەیە لەسەرکەوە دەژیێ، دەبیتە پێغەمبەریش وەکو دوایە دەفەرمی. یەحیا لێ یەحیا لە بەرەوەی خوای گەورە دڵ و دەرونی بە ئیمان دەژیێنیتەوە. یەحیا
لەبەر ئەوەی کەوا بەهۆی ئەو منداڵەوەیە خوای گەورە ئەو ئافرەتەی کە وەکو گوتمان کە خێزانی زەکەریایە کە یەحیای لێ بە پاش دەکەوی ئەو ئافرەتە عاقیرە نەزۆکە بەهۆی ئەو منداڵەی ئەو ڕوحمی ئەو دایکەی دەژێتەوە. هەمووی ئەقوالی عولەمایە. یەحیا لۆیە ناوی یەحیایە لەبەر ئەوەی کەوا لە کۆتایی ژیانی شەهید دەبی، شەهیدانیش ئەحیاء عند ربهم يرزقون، زندین لە لای پەروەردگاریان ڕزقیان پێ دەدرێت. ئیتر بۆ ئەعتیباراتانە والله أعلم کوزانان دەفەرمون خوای گەورە ناوی لێ دەنێ یەحیا لەبەرەوەی ئەو شتانەی لێ وەردەگیرێ. مصدقا بكلمة من الله، تصديق ياخذ براز دزاني أو كلمة كللان خواي قوري سبحانه وتعالى. أو كلمات وكو همو بابنا ياخذ جمهوري مفسرين دلين أو كلمة بريتر عيسى عليه الصلاة والسلام. عيسى طبعا عيساش لمريم بولد دبيتن، يحيى لزكريا قتمان أما لو أنا رابردو كوا زكريا ميردي بلشي مريمية، ميردي بلشي مريمية كواتا يحيى وعيساش دبنا كرابلشي يكتري دايتشيان خشكا يحيى وعيسى ومعاصري يكتريش دبن لقل يكتري دجيان هردوشان أويان نبي أوشان رسول. يتر صفتي أو يحيى أو كوا تصديقي عيسى دكا واتا عيسى براز دزاني كأيش بيغمبري خوايا، عيسى براز دزاني كبيغمبري خوايا. لو عيسى بيقول كلمة الله مصدقا بكلمة من الله، لو بيقول كلمة بعدين وكل عين لهمان سورة آل عمران خواي يقول عين باسي عيسى دكا عليه الصلاة والسلام كاتك ودفرمي أو كسانك بخواي دزاني بكر خواي دزاني والعياذ بالله ردي أو شتان دكاتو وكلمته ألقاها إلى مريم. كلمة إخوائي قولي يعني كو كلمة إخوائي طبعا كلمات رب العالمين سبحانه وتعالى صفات إخوائي برام كلير دا دفرمي كلمة تا وكتيما بقين واتا أو من دالا كلا رحمي أو آفرتي دروز دبي ببي أسبابه كاري مادي واتا ببي نكاح أو آفرة ببي كبياوي قلي نزيق بيتوا كقدري خواي قوره هروا سنتي خواي قوره زارية كالنتيجة نزيق بونوي بياو آفرتك لقل يكتري قدري خواي قوره لسربي وإذني لسربي من دال بيدا دبي بلام أو آفرته هيس بياوي تشلي نزيق نبيتو أدي بتساو من دال لا رحمي أو آفرته بيدا دبي كعيسى عليه الصلاة والسلام بكلمة من الله بأك كلمة خواي قوره كوا فرمان بيدكا بوي كوا كن ببا يكسر دبي سبحان الله كواتا أو خواي كوا بأسباب شت خلق دكا ببي أسباب الشت خلق دكا آدمي ببي دايك باب خلق كردية عليه الصلاة والسلام، عيسى بدايك ببي باب خلق كردية، حواي بباب ببي دايك خلق كردية، وسائري بني آدميش لدايك بابيك بباش كوتينا. إتر أو خوايا سبحانه وتعالى أو يبيه ديكا لويا خواي قول بوشوي وصف عيسى ذكا كلمة من الله بكلمة للان پروردگارية ودروز بو لبروي خواي قول فرموي ببا يكسر بو ببي او كوابياوك نزيتي او افرتي بيتوا كبالغير سر عظمة خواي قول كواتا صفتي يكمي يحيى ويكوا بابرين عيسى براز دزاني عليه الصلاة والسلام پیغمبراتي عيسى براز دزانيتن مصدقا بكلمة من الله وسيدشا سيد أو كسيكوا من يسود غيره كوات أو كسيكوا دبيت قوري غيري خوي أو إلى كالقليان دجيه بو صفاتاني كخواي قوري بيدا بخشي بابرين با مصطلحي أو رومان واتكسيكا كوا خواي والصفات قيادي بيدا بخشي بطبيعة حال لنا وهر جمعيك موجود به أو ينسر برشتي لسر باقي جمع كيدا كالبوري خواي قوري واي بي بخشيه دبيت السيد كوات السيد من يسود غيره لويا وكو زور زاران دكتور بيرساما لهم لزور بيت زي كان الحسود لا يسود كوازور كذب غلط تيجا الحسود لا يسود أو كسي كوا حسودا لا يسود لا يصبح سيدا قد نائبت السيد قوله سبحان الله. إتر صفتي دومي يحيى كخواي يقول لي باس دك هل سرتاي مجدكي بيش أو كركي بي بخشي ملائكة مجدي بي رادقينن للا خواي قولوا كركي بي بخشي ناوي يحيى
باوەڕی بە عیسا عەلەیهی سەڵاتو وەسەلام و دەبیتە سەییدیش، دەبیتە گەورە بەوەی کەوا ئەوانەی کە لەگەڵیان دەژیە سەرپەرشتیان دەکا وسەیدەن وحەسوورا. وحەسوورا، حەسوور زۆرێک لە مفەسیرین بەو شێوەیەک دەنەکەوە لا یەئتی النساء، ناستە لای ئافرەتان، بەڵام ڕەئی ڕاجح ئەوەیە نەخێر دەستە لای ئافرەتان، ئەو توانایی هەیە، نەک ئەو توانایی نەبی کە نەستە لای ئافرەتان، نە ئەو توانایی هەیە بەڵام خۆی دەپارێزی لە هەموو شتێکی حەرام، ئەو معنە شامیلەکەیتی. کەواتە وەکو زانان دەفەرمون سەید بەمانای ئەو کەسێکەوە متصفة بصفات كمال بشري، كمال بشري، كمال رب العالمين أو جدايا، بلام أو صفاتان لنا وبشر هي أو كسا خواهي سبحانه وتعالى صفات كمال بشري بيبخشي ولا صفات تاج وحصورش باريز راوب ولا صفات رذائل خرابكاري، كواتا سيد بو متصف بصفات كمال بشري، حصور بو باريز راوب ولا صفات خراب صفتك ولا لائق نبي ببيغمبرك لبيغمبراني خوا وحصورا ونبيا من الصالحين، ونبيا بيغمبرك لناو لريزي بياو صالحان. طبعا بيغمبران عليهم الصلاة والسلام هم يخواي قريبا وصف كردينا بيغمبران لقمي صلاحا، بيغمبران لقمي صلاح وتاككاري دان ئیتر وەصفی صلاح لە بۆ پێغەمبەران عەلەیهیمو السەڵاتو وەسەلام خوای گەورە لە سەندی جێگات کە بەکاردێنی، بەڵام صالح و صلاح لە بۆ غەیری پێغەمبەرانش بەکارهاتیە، لە غەیری پێغەمبەرانش بەکارهاتیە. لێ لە بۆ غەیری پێغەمبەران کە دەڵێن فڵانە کەس کەسێکی صالحە و صلاحی هەیە ئەو کەسە پێی شەڕەفمەند دەبی، بەڵام کە لە بۆ پێغەمبەران صفەتی صلاح و صالح بوون بەکاردەهێنرێتن ئەو صفەتە بەوان شەڕەفمەند دەبی. ونبيا من الصالحين. قال رب أنى يكون لي غلام وقد بلغني الكبر وامرأتي عاقر. يحيى يأخذ زكريا عليه الصلاة والسلام كاتك أو مجدئي بيدا قال لنا رب العالمين قال أي پروردگارم أنى يكون لي غلام، كيف يكون لي غلام وقد بلغني الكبر، كو من دارم دبي يا رب العالمين لكاتك داكوا بلغني الكبر گەورەیی واتە چوونە ناو تەمەن و پیربوون گەیشتی تەمەن، وەکو لە سوورەتی مەریەم لەوێن دەرێ زیاتر تەفسیلی پێددا دەفەرمیتن اشتعل الرأس شەیبە، لەوێن دەرێ دەفەرمیتن هەموو سەرم سپیاتی هەمووی داگرتیە واشتعل الرأس شەیبە وإني قد وهن العظم مني واشتعل الرأس شەیبە، هەموو ئێسچیشم بێتاقەت بووە، کەواتە نەک هەر گۆشتم. ئینسان کاتێکەوە پیر دەبی سەبرە گۆشتەکەی دەتاوێتەوە، پیر دەبی و پێستەکەی چورچلۆز دەبی، لە مەرحەلەی کۆتاییدا ئێسکەکەشی نەرم دەبی. لەوێن دەرێ زەکەریا دەفەرمی ئینی قد وهن العظم مني واشتعل الرأس شەیبە، یعنی نەک هەر هێسک و پیستم، یا ڕەبی خوا ئێسکەکانیشم زەعیف بووینە، کەواتە ئەوەش بەڵگەیە لەسەر کەوا فعلا لە سەروی تەمەنی 100 ساڵی بووە، سبحان الله لە سەروی تەمەنی 100 ساڵی بووە و باڵێ موەکانیشی هەمووی سپی بووینە. أنى يكون لي غلام وقد بلغني الكبر، كو غلامم دەبی كو منداڵم دەبی لە کاتێکدا کەوا کیبەرم گەیشتیتێ واتە گەورەیی و پیریم گەیشتیتێ، وامرأتي عاقر، و هەروە خێزانەکەم عاقرە واتە نەزۆکە، وەکو زانان دەفەرمون واتە عاقر واتە ئەو ئافرەتێکەوە بە گەنجێتیش منداڵی نەبووە پیریشی هاتیتە سەری، کەواتە دەبی چی لێبێ، کەواتە بە هەموو حساباتی بەشەری مەحاڵە ئەو دووە ئەو پیرە پیاوە و ئەو ئافرەتە پیرێژنەیکەوە لە گەنجێتیشدا نەزۆک بووە کو منداڵیان دەبی. قال كذلك الله يفعل ما يشاء، بەو شێوەیە بەڵێ خوای گەورە پێت دەبەخشی ئەوەی کە بیەوێ دەیکا خوای گەورە سبحانه وتعالى، ئەوەی کە بیەوێ دەیکا. لێرەدا قال ربي أنى يكون لي غلام، يا ربي خوای کو منداڵم دەبی. لێرەدا خۆ معنای ئەوە نییە زەکەریا شەکی لە توانا و دەسەڵاتی خوای گەورە هەیە، نا ئەگەر شەکی هەبا لە ئەسڵەوە داوای لێن دەکرد، خۆ لە ئەسڵەوە کە دوعای کردی ئەو دەزانی خۆ پیرە کە دوعای کردیە، شەک و گومان لە دەسەڵاتی خوای گەورە نییە، بەڵام دەیەوێت کەیفیەتەکەی تێبگا، کەیفیەتەکەی دەوێت تێبکە، یعنی یا ڕەبی کو منداڵم دەبی، ئایا هەر لەو خێزانم کەوا نەزۆکە یان فەرمانم پێ دەکەی خێزانشکە بینم،
وەکوزانان دەفەرمون بە چ شێوەیەک خۆیان پێمان دەبەخشی کەواتە قەناعەت و یەقینی هەیە وەکو ئیبراهیم عەلەیهی سڵات وسەلام کاتکەوە لە سوورەتی ئەلبەقەرە باسمان کرد یا رب داوا لە خوای گەورە ئەرینی کەیفە تحیی المەوتە یا ربی خوایەک نیشانم بدەیت کەوەکو مردی زندی قال ئەوەلەم تؤمن قال بەلا ولكن ليطمئن قلبي کەواتە بەڵێ ئیمانم هەیە بەڵام دەمەوێت بگەم مەرحەلەی ئیطمئنان کەواتە علمی یەقینم هەیە بەڵام دەمەوێت بگەمە عین اليەقین عین اليەقین بە چای خۆشم بین کەواتە لێرەشدا یەقینی بۆی هەیە خوای گەورە دەسەڵات هەیە بەڵام ئەنا کەیفیەتەکەی داوا دەکات تاوەکو بە چاوی خۆی ئەو قەزیە ببینی ئیتر لە وەڵامدا خۆی قال كذلك بەو شێوەی يفعل الله ما يشاء خوا سبحانه ئەوەی ویستی لەسەربی دەیکا سبحانه وتعالى ئیتر هیچ سنوورێک لە بۆ دەسەڵاتی خوای گەورە نییە هیچ سنوورێک لە بۆ دەسەڵاتی خوای گەورە نییە ئەو خوای کەوا بەتوانە بە ئەسباب شت خەڵق بکە بەبێ ئەسبابش دەتوانێت شت خەڵق بکە بەبێ ئەسبابش ئەو خوای ئەخ غەیری خوا چێیە لە نوتفە ئاوێک منداڵێک ئەو هەموو ئینسانە لە نوتفە ئاو دروست بووینە ئەو خوایە بەتوانایە ئەو خوایە بەتوانە بەبێ ئەسبابیش ئەو ئینسانە دروست بکە سبحانه وتعالى يفعل ما يشاء ئەو یەقینە بەخوا زۆر زۆر مهمە ئیتر لێردا لەبەر تەوابوونی کات دەوەستین بە پشتوانی خوای گەورە لەوانەی داهاتوودەین و خزمەت ئاەتەکان و بەردەوام دەبین وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون